31 ساڵ بەسەر شەهیدبوونی ئازاد هەورامی سەرکردەدا تێدەپەرێت. شەهید ئازاد یەک لە هەزاران شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە و یەک لە دەیان شەهیدی فەرماندە و سەرکردەی شۆڕشی نوێیە. ئازاد هەورامی سەرکردە و پێشمەرگە و هونەرمەند لە لاپەڕەکانی مێژوودا بە ناوێکی ڕووناککەرە و لە تاریکیدا بە هەڵوێست لە بێدەرەتانیدا ئازا لە شکستدا و ئاشتی خواز لە ناکۆکیدا ناسراوە. خێزانی ئازاد هەورامی لە ساڵی 1953دا لە تەوێڵەوە ڕویان لە شاری کەرکوو کردووە و لە گەڕێکی زێوی ئیمام قاسم گیرساونەتەوە و ساڵی دواتر ئازادی کوڕیان لەدایک بووە. لە ساڵی 1961 چۆتە قوتابخانەی سەرەتایی ئیمام قاسم و لە 1972دا بۆتە ئەندامی ناوچەی قوتابیان لە کەرکووک. هەر لە 1972دا چۆتە ناو ڕێزەکانی کۆمەڵەوە کە ئەو کاتە بە کۆمەڵی مارکسی لینینی کوردستان ناسرا بوو. لە 1974دا بووە بە پێشمەرگە لە شۆڕشی ئەیلولدا و لە ساڵی 1976دا بووە بە ئەندامی کۆمیتەی هەرێمەکان واتە سەرکردایەتی ئەو کاتی کۆمەڵە. لە 8 حوتی 1976دا بووەتەوە بە پێشمەرگە و سێم مەفرەزەی چەکداری لە ناوچەی چەمی ڕەزان دروست کردووە. لە تەموزی 1970 بووە بە ئەندامی سەرکردایەتی یەکێتی. لە ساڵی 1970دا لە کۆبوونەوەی فراوانی کادرانی کۆمەڵەدا لە شوێنێ جارێکی تر بۆ سەرکردایەتی کۆمەڵە هەڵبژێردرایەوە. لە تەموزی 1970 لە کارەساتی یەکاریدا لەلایەن هێزەکانی قیادی موقەتە و دەستگیر کرا. لە تەموزی 1970دا لە زیندانی پارتیەوە ڕادەکات. لە نیسانی 1970دا کرایە بەرپرسی لیقی دوو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوچەکانی کەرکووک و قەرەداخ. لە 1970دا لە یەکەمین کۆنفرانسی کۆمەڵەدا لە ماڵی مۆز بە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵە هەڵبژێردرایەوە. لە کۆنفرانسی دی کۆمەڵە ساڵی 1982 کۆنفرانسی سێ ساڵی 1984 بە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵە هەڵبژێردرایەوە. لە 1984ەوە تا 1986 لێپرساوی دەستگای ناوەندی ڕۆشنبیری کۆمەڵە بووە. هەر لەو ماوەیەشدا چەندین باس و لێکۆڵینەوی لە گۆڤاری کۆمەڵەدا بڵاو کردوێتەوە. لە 26 دوای 1970دا لەگەڵ خاتوو شنۆ شاسواری دەبنە هاوسەر. لە 1970دا وەک بەرپرسی لێپرساوی بادینان لەگەڵ هێزەکەیدا چوو بۆ ناوچەی بادینان. بەداخەوە ئەم سەرکردە مەزن و دیاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوا خۆناغەکانی ئەنفال و لە ڕۆژی سی ئابی 1970 لە گوندی کونەکۆتری دۆڵی باڵەیان بۆ هی بردومانی فڕۆکەکانی ڕژەمی بەعسەوە بە سەختی بریندار بوو. بەیانی ڕۆژی دواتر لە کاتی گواستنەوەی لە شێخ عایشەوە بۆ ئەڵوەتان بۆەوەی سەختی برینەکەی و شەهید بوو چوە ڕێزی نەمرانی نیشتیمانەوە.